سلااو قوتابیانی ئازیز من مامۆستا سەلاحەددینم مامۆستای زمانی ئینگلیزی لە قوتابخانەی کلێڤەر. Today we are going to talk about Unit 6 Lesson 1. In Unit 6 Lesson 1 we have two main grammatical points. The first one is reported requests and the second one is reported commands. First of all, we have to know what's the meaning of reported request and reported commands. Reported request واتە جێرانەوەی ڕستەیەک جێرانەوەی وتەیەک کە داواکاری تێدا کرابیتن. بۆ نمونە من داوا لە تۆ دەکەم شتێکم لە بۆ بکەی تۆ دەی قسەکەی من دووبارە دەجێڕیەوە لە بۆ کەسێکی تر. Let me to give you an example. Please, could you give me your mobile? Please, could you give me your mobile? ئەمە ریکوێستە. ئەمە ریکوێستە لە زمانی ئینگلیزی. تۆ ئەگەر ئەم ریکوێستە لە بۆ کەسێکی کە بجێڕیەوە پێویستە وشەی ئاسکت بەکاربینی. پێویستە وشەی ئاسکت بەکاربینی. بۆ نمونە تۆ دەچی قسەکەی من لە بۆ هاوڕێیەکت دەجێڕیەوە لە بۆ ماڵێ دەجێڕیەوە لە بۆ هەر کەسێکی تر کە دەجێڕیەوە بزانین چ دەرەی. دەبی بڵێ The teacher asked me to give him my mobile. ئەمە قسە جێرانەوەکەتە. کەواتە قسەی منت لە بۆ کەسێکی تر جێراوە. بەس قسەی من چ شێوازێک بوو چ جۆرێکیان بوو ریکوێست بوو. چونکە ئێمە سێ حالەتمان هەیە. حالەتی یەکەمیان reported request. حالەتی دووەمیان reported command و حالەتی سێمیشیان reported statement. واتە ئێستا ئێمە لە دەرسی ئەوڕۆ دوو حالەت وەردەگرین. حالەتی یەکەممان reported requests، حالەتی دووەممان reported commands. Reported commands مانایەکەی چییە؟ واتە کەسێک فرمانێکت پێ دەکا ئەمرێکت پێ دەکا تۆش دەچی ئەم قسەیە لە بۆ کەسێکیکە دەجێڕیەوە. بۆ نمونە من پێت دەڵێم do your homework. Do your homework. تۆ دەچیەوە ماڵ بە بابت دەڵێ یان بە هاوڕێیەکت دەرێ یان بە هەر کەسێکی تر دەرێ چی؟ قسەی من دەجێڕیەوە بەڵام قسەی من شێوازێکە قسەی من شێوازی کۆماندە واتە ئەمرم پێت کردیە. Reported command لەم حالەتە چۆن دەبێتن؟ لە reported command do your homework وشەی please و excuse me و کان و کود و ئەوانەی تێدا نییە. دەتوانم بە شێوەیەکی کە برێم you must do your homework. You must do your homework. ئەگەر تەمەشا ئەو ڕستەیە بکەین ئەوە ڕستەیەکی کۆماندە ئەمرە کەواتە تۆ ئەگەر قسەی من بجێڕیەوە دەڵێ چی دەرێ The teacher told me to do my homework. The teacher told me to do my homework. لۆ told بەکارهێنا لەبەرەوەی کۆماندە. لە ریکوێستی چ بەکاردێنین ئاسکت بەکاردێنین. لە کۆماندی چ بەکاردێنین toldی بەکاردێنین. باشە بەڕێزان بابێن سێنجی یاسایەکان بدەین. پێویستە تۆ لە یاسا دەرنەچی. لە reported request ئێمە subjectمان دەبێ هەبی subject لە دوای subject وشەی asked ئەلێرە وشەی ask نووسرایە. ئەوە ask نابی دەبی بیکەیە ڕابردوو چونکە تۆ قسەی کە دەجێڕیەوە قسەکە شێوازی ڕابردوو وەردەگرێتن. جاری یەکەم کەسێک گوتیتی کە جاری دووەم تۆ دەیجێڕیەوە قسەکەت دەبتە ڕابردوو. لەو حالەتەی ask نامینێ دەبتە asked. پاش ئاسکت تۆ ئۆبجێکتمان هەیە. ئۆبجێکت واتە بەرکار. ئۆبجێکتی چییە؟ ئۆبجێکت یان ناوی کەسێکە یان ناوی شتێکە یان جێناوی کەسێکە یان جێناوی شتێکە. ئەمەش ئۆبجێکت ناو یاخود جێناو. لە دوای جێناوەکە چمان هەیە infinitive. infinitive واتە to plus base واتە to دواتر فرمانەکی سادە to plus base. to plus base to زائدەن فرمانێکی سادە. فرمانی سادە چییە؟ گوتم نابێ ئیدی پێوەبی نابێ ing پێوەبی نابێ ac پێوەبی نابێ ڕابردووبی نابێ present participle بی واتە ing ناکرێ past participle بی واتە pp. کەواتە دەبێ فرمانێکی سادە بیتن لەبەرەوەی توی لە پێش هاتیە. ئێستا ئێمە یاسایەکمان دروست کرد ئەو یاسایە چی پێدەرێن؟ یاسای reported request. reported request. بابێن
نمونەکەی وەربگرین بزانین نمونەکە چی دەڵێ لە نمونە یەکەم ئەگەر تماشا بکەین could you look for them could you look for them ئەمە چۆن دەزانین ئەوە ریکوێستە یاخود کۆماندە تەماشای کودی بکە وشەی could واتە دەتوانی could you دەتوانی یعنی داوات لێ دەکا داواکردن واتە ریکوێست واتە تەڵەب مادام داوات لێ دەکا کەواتە ئەو ڕستەیەکی پرسیارەکی ریکوێستیە پرسیارەکی ریکوێستیە ئێمە ئەگەر بیکەین یعنی بیجێڕینەوە لە بۆ کەسێکی تر ئێمە پێویستە بەپێی ئەو یاسایە کاری لەگەڵ بکەین بەپێی ئەو یاسایە بڕۆین گوتمان یەکەم جار سەبجەکت ئەمە سەبجەکتەکەیە هی سەبجەکتەکەیە دواتر گوتمان وشەی ئاسکت بەکاربێنە ئەمەش وشەی ئاسکت لە ناو ڕستەکە بەکار هاتووە he asked the police ئەوە the police objectە ئەوە verb ئەوە subject okay subject verb object the police ئەمە چیە ئەمە objectە گوتم object چیە یان ناوە یاخود جێناوە ئەگەر تەماشا ئەم ڕستەیە بکەین تەماشا بکەین objectەکەشمان دەست نیشان کرد دواتر چمانەیە دەبێت 2 plus base لە بۆمان بێتن 2 plus base ئەمە 2 ئەمەش base 2 plus base دانرا دواتر چمانەیە complement ئەوە کۆمپلیمنتە واتە هیچ کاریگەری لەسەر یاسایەکە نابی ئەمە ئەگە تەماشا بکەین نمونە یەکەم لە reported request ئێستا دێن نمونەیەکەش وەردەگرین لە نمونەی دووەم دەرێتن please don't take risks please don't take risks وشەی please تکایە مادام تکایە کەواتە ریکوێستە please don't take risks ئەگەر بین ئەمە بکەینە کۆماند بیکەینە ریکوێست بیجێڕینەوە لە بۆ کەسێکی تر دەبێ بەو شێوەی بیتن they ئەمە subject asked ئەمەش verبەکەیە workers ناوەیان جێناو گوتم objectە دواتر not to بابێن تەماشای ڕستەکەی بکەین not to take risks ئەمە ڕستەکە ئێستا تەواو بوو they asked workers not to take risks ئەلێرە خاڵەکی زۆر گرنگەیە دەبێت زۆر ئاگاداری بین ئەمیش ئەوەیە تەماشاکە نۆت لە چێن دەرێ هاتیە نۆت هەردەم لە پێش تو دادەندرێت یعنی ئەگەر ئێستا برەی to not ئەوە ڕستەکەت غەڵەت دەبی برێت چێ not اینجا to ناکرێ برێی to not لە ئیمتیحان دائیمەن ئەو فێڵە لە تەڵەبەی دەکرێتن لە جیاتی برێ not to دەرێت to not تۆش نازانی کەواتە یەکسەر وەڵامە هەڵەکە هەڵدەبژێری بەڵام لێرە ئیتر فێر بە دەکرێ نۆتەکە تەنها لە پێش to دابندرێتن ئێمە لەم بابەتە reported request ئەم بابەتە شتێکی زۆر گرنگ هەیە دەبێت تۆ بیزانی ئەویش ئەوەیە could please excuse me would ئەگەر ئەم وشانت بینی واتە بابەتەکەی تو reported requestە ئەگەر لە تاقیکردنەوە وشەی could would please can ئەگەر ئەمانت بینی ئەوە تۆ بزانە بابەتەکەی تۆ requestە دەبێت تۆ asked بەکاربینی واتە لەگەڵ reported request asked بەکار دێتن ناکرێ تۆڵدی بەکار بهێنی بەیت شێوەیەک لە ئیمتیحان چکە چێن دەردەکرێتە بۆشایی ئەمە دەکرێتە بۆشایی دەبێت ئەتۆ ئاگاد لە وشەی asked بی و هەروەها ئەمەش دەکرێتە بۆشایی یعنی بۆشایەکە ئەلێرە دروست دەکرێت جاروایە یەک بۆشایت دەداتێ و جاریش وایە دوو بۆشایت دەداتێ وەکو گوتم ئەگەر ڕستەکە کودی تێدا بوو پلیزی تێدا بوو کانی تێدا بوو ئەوە ڕستەکەی تو بابەتەکە چیە reported requestە دەبێ یاسایەکەت لەبەربی و بەپێی یاسایەکە کاری لەگەر بکەیت Okay dear students now let's go to the second part in this grammatical point in second part we have reported commands okay reported commands بابزانین واتای چییە واتە قسە جێرانەوە دیسان هەمان حالەتە بەڵام ئەو جارەی ئەمرت پێ دەکرێت دەبێت تۆ ئیشەکەی خۆت بە جوانی بکەی یعنی ئەگەر ئەمرت پێکرا بۆ نمونە پێ دەرەم چ
you must speak English. أو من أمر بيت كلو حالته يان بيدرم don't say anything don't say anything هلو حالته أو من قصيكم كرديا قصكتسيا قصك كوماندا قصك أمر لحالة أمر بيوستا أتوتبكي بيوستا told بكاربيني نبي ask دي بكاربيني أليرا ask مان بكاربينا بلام ليرا نسرايا tell طبعا tell نبي دبي بي كيا told دبي بي كيا told باشا أجر أمن قلتم don't say anything تو أو قسمين لبو كسرش كبجروا ضليته the teacher يان he يان she هم يدبيتن the teacher told me not to say anything the teacher told me not to say anything كواتا أمن رستكي كقصكي كرديتم نريا دبي والله ما كي توج نريبي أو قصيك أمن ديكم أجا أريبي دبي والله ما كي توج أريبي يعني قصة جيرانه وكشت أريبي أمن قلت تمتى don't go out نريا قصكي من أو قصة شون دجرتها the teacher told me to not نبي دبي not to go out not to go out قلتم to not أكا نبي بري to not دبي not to أوزا go out زور باشا بابين هندق نمونه ور بقرين بو زيادة لبابة كتير بقين reported commands نسرايا tell object infinitive يا ساي كان يعني زور ليك نزيكن يك جواز يعني هي أويش لزياتي asked دبي تبكار به told بكار به لزياتي asked دبي told بكار به زور باشا بايا ساكي اللي رب نسموه subject أو subject واتبكر دواتر told قلتم قصة جيرانه وقت دبي رابردوبي قصة جيرانه وقت دبي رابردوبي subject told أذات مان هي object object ده نسم object واتتيا يان نوا يان زيناوا هروكو إشارة بيدا دواتر to base معنى بودي توا to base أمش to base أما ياساي شيء ياساي reported commands okay بعد مشاي نمونه يكم بكين keep still بس دستي بيكر ديا بفيرب دستي بيكر ديا بفيرب هرستيك بفيرب دستي بيكر أو كوماندا هرستيك please do excuse me could do كانوا أواني would تيدا نبو أو دبت كوماند لو حالتي فيرب لسرتابو دبت كوماند استا keep still بفيرب دستي بيكر ديا بعد مشابكين they قلتم subject كده بدام دري أو subject لدواي subject معناها told أوش told دانايا أو فيرب كي طبعا object معناها قلتم ناوي كسيكا أوش object Dave سمع النقصة to base مع النقصة to base إلى شيء وردقرين لوي وردقرين أو فيرب كيا to أشيله بيش دادنين درينسه to keep they told Dave to keep still بالله استارستا كمان سيلي هاد keep still نفرق قلتي keep still to أقصد ببجريوا درينسه they told Dave but Dave good تيبي good to keep still وأوي لشويني خوي بمنيتوا to keep still أول نمونة يكم بعدين السر نمونة دوام نري واتا أما أريا واتا رستيتشي أمره بلام positive أما رستيتشي negative لا رستي negative أما نوت مان بيوستا بكاربينين don't say anything باشا من بتو دلمسه don't say anything تو أقسم لبو كسج كده جريا وا دليته he قلتم subject أما subject ديسان قلتم told بكارده أمش verb كي told ده object كها قلتم يان ناويكا يان زيناويكا باشا object كا يان ناويكا يان زيناويكا اللي رد زيناو مان هي أوش object ثم النقصة 2 plus base أو ما النقصة بلام أول نريد أبي بزانين he told me not
to not to چمان هەیە say anything not to say anything ئێستا قسەکەم جێراوە he told me not to say anything he told me not to say anything بەڕێزان با تەماشا بکەین the verb tell is always followed by an object ئەوەتە tell چی لە دوا هاتیە هەموو دەمێ objecتی لە دوا دێتن or object pronoun واتە وتم لە بۆم ڕوون کردەوە object دەکرێت ناوی کەسێک بێ ناوی شتێک بێ و یاخود جێناوی کەسێک یان جێناوی شتێک بێتن زۆر باشە بەڕێزان ئێستا we talked about two things reported request and reported commands in reported request we have subject asked object to base in reported command we have subject told object and then to base these are two main grammatical points that we have in this lesson ئێستا بەڕێزان ئێمە هەڵدەستین بە ڕوونکردنەوەی چەند پرسیارێکی تاقیکردنەوەی نیشتیمانی چونکە ئەوەی ئێستا ئێمە فێربووینە دەبێت لە تاقیکردنەوەی نیشتیمانی جێبەجێ بکەین ئێستا چەند نمونەیەکی تاقیکردنەوەی نیشتیمانی لەسەر هەردوو شێوازەکە لە بۆ ئێوەی خۆشەویست ڕوون دەکەمەوە هیوادارم سوودی لێ وەربگرن Okay dears, these are 3 examples for Unit 6, Lesson 1, reported requests. Okay? Let's read the first question. As I told you, you have to read it twice. Okay? So, Rob asked Mike and Dave. Mike and Dave dash back soon. Here we have asked. Asked. أجر إما asked من هبو. واتا رستكت سيا. واتا رستكت requesta. بابتكش ما requesta. أقدر بنوسيتم. requesta. أتو لبروي ask بكار هاتوا. واتا أتو بابتكت requesta. شو الامتحان ده بيبزاني بابتكت سيا. دواتر مادام requesta أو subject دايا. أوش verb كيدايا. أوش object دايا. تمان نقصة ببياسا to base man نقصة. واتلم بوشاية دبيت سدابنيم. دبيت to base دابنيم. بعد مش عارف استكام هل بجارنا كام بكم بزارم كاميان to base. To come. To come. To not come. To not come. أو نريش عقد أربعة. To not come. To came. To coming. قلتم لدواي to دائما وشيشي سادة ديتن. سادة دزانيتيا. باسم كرد. أليرا أو السادة نية. أو نابي. أو باستا. أماج نابي. ناكري to باستي لدوا بيتن. أليرا دو حالة مان هي. يان to come يان to not come. باشا. Rob asked Mike and Dave dash back soon. أقبلي زومينوا معناي رستكاش التقدسي. دبي to come back soon. واتا أما ولا ما راستكيا. قصة كمان أريا دبي بأري بيجريوا. أجن نريبي دبي بنري بيجريوا. زور باشا كواتا A is the right answer here. A is the right answer. Let's move to the second example. In second example, please don't take risks. He asked me not dash risks. As I told you, you have to read again to understand it. Please don't take risks. He asked me not dash risks. بارزان. تمشاب كزارية كم قسكتي لبو كرديا. قسكتي لبو كرديا. لحالتي دوام قسكمان جراي توا. كواتا رستك لدو باش بكاتيا. باش يكام قسكت لبو كرايا. وتوجك كرايا. لحالتي دوام تو بيوستا وتوجك بجريوا. أليرا أو قسيك كرايا تيا نريا. نريا. سيترا بليزي تدايا. واتر ريكويستشا. ريكويستشا. باب زانين لجيرانا وكتسون دبي. He asked. لو asked بكار هنا. لبروي please. Please تكايا. دبي asked بكار بي. Me أوج object ببي يا صدرين. Subject, verb, object. Not. أليرا لو نوتن بكار هنا لبي. سونك أليرا not man هيا. دبي لبيج not هبي. أما نوتكشم دانا not. تمان نقصة to plus base. چهان to plus base
taken, taking, takes, P-P-I-N-G-O-S. To take our 2 plus basi pederin. Wata 2 زائدا تاوق. باشا كواتا D is the right answer. D is the right answer. زور باش. بابين أسر third question. In question number 3, we have Mike dash me to bring him a glass of water. Mike dash me to bring him a glass of water. Good. So look at it. Ask, asked, asking, to ask. Basha. Am asking man here, Babata? Asking, here. Asking man here. Am bas asked man here. Okay? Asked. تمشاكا. Ask بتني دبي. Ask بتني نبي. Asked. أما ولا أما راستك يا. أما جنابي. شو to ask man هرنيا. To base الآخر ده نسري. لسرتنا نسري. باشا. كواتا B is right. B is right. Okay? We talked about these 3 questions. بارزان أمانة نموني تاقي كنا وين اجتماعين لسالة كاني بيشتر أم بسيارانا بوشوي هاتتوا توش بيويستا زور آقادار بي لا تيجيشتني بسيارة كاني تاقي كنا وين اجتماعي. استادين باسي reported commanded لبودكا. Reported request تواو. دينا سر reported commands. Okay, dear students, let's talk about Unit 6. Lesson 1, this time, reported commands. Okay? Reported commands. We have these 3 question examples that we have to understand them and we have to know how to solve these questions. In question number 1, look at this question. Question number 1, don't leave the group. He dashes dash the group. أقول مش أم رستيه بكي تمشي أم برسيارة بكي دبيني دوبو شاي مان هي لحالتي كم بس أنا متسيداي تمام don't leave the group don't leave أو كوماندا كواتي استتو دبي ياساي كوماند زي بكي ياساي كوماند سدريتن دري subject دواتر told دواتر object دواتر to base أما ياساي كوماندا بابزانين شهان لم هالبجاردنانا ياساي كوماند زي دكا قلتم دبي told بكار بي أليرا asked بكار هاتيا أو غلطة قلتم دبي told بكار بي لهرسي شهان told داندرايا تمشا رستكد بكا رستكن نريا كوات دبي والله ما كشت نريبي أليرا تمشا بكين أو نرينيا كوات أو نابي أما نابي إسا دو هالبجاردنا مايتا يان A يان D الذي تمشابكة دريت to not أما نقول نابي بري to not ده بري not to ده بري not أو ذا to أو عكسي كرتوا دريت to not كوات أمش غلطة ولا مرة استكتيا told not to leave هبا تمشابكين he told us not to leave the group you see أما ولا ما راستكيا واتا A is right أتو تنها أي دادني كأي تهالبجات واتا told دكت ألي ردانا not to leave كشت لبوشاي دوام دانا كواتا تو دبي زور آقادار بي تمشاي برسيارك بكي أجر نري دبي نري هالبجيري وأجر أريشة دبي أري هالبجيري. In question 2, which sentence is not correct? تمشاي برسيارك which sentence is not correct باش أجا أول نوتي لاببام تدبيتن which sentence is correct چهانی راستا وات استا تی دبیتن دره چهانی حالایا اوم دبیتن بویا قطابیانی خوش شویست پیوستا زور بباشی تماشای سری پرسیارکت بکی اگه سری پرسیارکت تینه گیشتی تو چه دکی لیرا دی دره بزنم چهانی راستا اوی حال دبجری نه پرسیارک اوی نه پرسیارک دره چهانی حالایا امن اوم دبی کواتا زور اگه لیبی اگه correct بتنیا نسرا واتا راستا اگه نوتی لگه بکار هات واتا چهان حالایا من اوم دبی باتم شایی کم بکن
The teacher told the students not to speak in the class. هیچ عیبی نییە ڕستەیە. She asked them to smile. She asked them to smile. هیچ عیبی نییە. ئەوە ئۆبجێکتە، ئەوە asked، ئەوەش سەبجێکتە. هیچ کێشەی نییە. She said she really liked music. ئەگەر تەماشا پرسیارە بکەی، ئەمە هێشتا سێدمان نەخوێندیە. سێدمان هێشتا نەخوێندیە. لە reported request چم گوتم دەبێ askدی بەکاربێنی. لە reported command گوتم دەبێ tolدی بەکاربێنی. بەڵام reported چکەمان هەیە پێی دەرێن reported statement لە دەرسەکانی بێتەوە باسی دەکەن انشاءالله. reported statement دەبێ سێدی بەکاربێنی. دەبێ سێدی بەکاربێنی. هەموو جۆرە ریپۆرتەکانی تێکەڵ کردیە. ئەوە reported چییە؟ reported statementە. ئەوە reported requestە. ئەوە reported commandە. هەر سێ نەوعەکەیدایە. هەر سێکیان ڕاستن ئەوانە. ئەوە ڕاستە، ئەمە ڕاستە، ئەمە ڕاستە. ئەمە چمان دەوێ؟ هەڵەکەمان دەوێ. بزانین چی هانی هەڵەیە. She said that her concert starts at 8 o'clock. Subject said that her concert starts. ئەمە غەڵەت. لەبەر ئەوەی لە reported statement دەبێ فەرمانەکە ڕابردوو بی. من گوتم کە کەسێک قسەیەک دەکا تۆ قسەکە دەجێڕیەوە قسەکە ڕاستە خۆ دەبتە ڕابردوو. ئەمە ڤێربەکەی هەر بە present simple شتیتەوە. present simple نابێ، دەبێ ئەمە بکاتە past simple. لەبەرەوە ئێستا ئەم پرسیارەش بە تەواوی ئەمانە هەر سێکیان بابرێن وەڵامە ڕاستەکەن، بەس ئێمە چمان دەوێ وەڵامە هەڵەکەمان دەوێ. کەواتە ئێستا ئەمە ڕاستە. ئەمە ڕاستە. ئەلێرە بە دەستنیشانی بکەین. ئەمە وەڵامە ڕاستەکەیە. زۆر باش. وەڵامە ڕاستەکە چییە؟ D. واتە وەڵامە هەڵەکە چییە؟ D وەڵامە هەڵەکەیە. Okay, let's look at the third question. In third question, what we have? You must wear walking boots. You must wear walking boots. تەماشای مەستی بکە. گوتم هەر ڕستەیەک مەستی تێدا بوو واتە کۆماندە. لە مۆزوعی reported commandی بێگومان. must هەبیتن واتە پێویستە ئەتۆ ئەویشەی بکەی واتە بووە کۆماند بووە ئەمر. زۆر باشە. You must wear walking boots. چی بەسەر دێ؟ Rob told us. toldی بەکارهێنایە چونکە مەست هەیە. subject دیسان verb ئەوەش object. چمان نەخسە. to plus base. You must wear walking boots. ڕستەکەت ئەرەیە یاخود نەرەیە. تەماشا بکە ئەو ڕستەیەکی ئەرەیە. کەواتە کە دەجێڕیەوەش دەبێ هەر ئەرێبی نابێ بیکێ نەرێ. باشە؟ A wearing ئەوە to base نییە. not to wear ئەوەش نۆتی لەگەرە نۆتمان ناوێ. to wear لەگە to not wear ئەوەش هەر نابی. ئەمە وەڵامە ڕاستەکەیە. کەواتە C is right. C is right. Okay, dear students, we talked about two main kinds of reported requests and reported commands, and I gave you and explained for you some questions which is very important for the exam. That's all for today. Thank you very much. See you soon.